سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرت پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە پەروەردە و پێگەیاندن دەکەین. پرسیارە ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم چەمکی پەروەردە و پێگەیاندن دوو دەستەواژەی لێک دراون، چۆن دەبنە فەلسەفەیەکی تایبەت. چەمکی پەروەردە و پێگەیاندن گەر لە یەک جیاب بکرێنەوە هەر یەکەیان بە واتایکی دێت. ئەم دوو چەمکە دروشمی کۆمەلگای ئێمە بووە، بۆچی تاکو ئێستا کاریگەری گەورەیان بەجێ نەهێڵاوە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکان وەردەگرمەوە. دیارە پەروەردە و پێگەیاندن دوو چەمکی زۆر گرنگە لە بواری بنیادنانی کۆمەلگادا. پەروەردە لەگەڵ پێگەیاندنە دەکرێت نەواتی دروستکردنی کۆمەلگایەکی پێشکەوتوو بێت، کۆمەلگایەکی سەرکەوتوو بێت و کۆمەلگایەکی خۆشبەخت بێت. مەسەلەی پەروەردە و لەگەڵ پێگەیاندنە ئەم دوو چەمکە تەمەن کە زۆر جار باس دەکرێت بیشورهێنین بە بنتەمەڵی خانوو لەگەڵ بیناکانە، لەگەڵ بنچینەکانی خانووە، لەگەڵ ئەو قاتانێک کە لە خانوو دەندرێت. زۆر لە کتێبەکان باسیەوە دەکەن کە تۆ چۆن دەتەوێت بینایەک دروستکەی، لە سەرەتاوە باسی ئەوە دەکەیت کە یەکسەری مهندیسەکە بڕیارەدات پرسیارت لێ دەکات تۆ دەوێت بینایەکی گەورە دروستکەی کەواتە دەبێت بنتەڵمەڵێکی باش و چاک و مەزبوط دروستکەی، چونکە ئەگەر بێت و پەروەردەیەکی باش نەکرێت لە سەرەتاوە ناتوانانی هەنگاوەکانی تری لەسەر بنیاد بنی. تۆ دیقەت بدە جاری وا هەیە پەروەردەی تاکێک کە پەروەردە دەکرێت، تاکێک وا ئەوەندە پەروەردەی وەرگردووە تەنها بۆ خۆی پێویست بە خۆی بکات و بەشی خۆی بکات. بەڵام ئەگە تۆ بتەوێت لە داهاتووە ئەم تاکەی کۆمەلگا دوایی بۆ نمونە گەنجێکە قاتێکی تری لەسەر بنیاد بنی کە ژن بێنێت، قاتی دووەمی لەسەر بنیاد بنی کە مناڵێکی زیاد بێ، قاتی سێمی لەسەر بنیاد بنی کە بە تەمابیت بۆ نمونە پۆستێکی بدەیتێ، ئیشێکی بدەیتێ، قاتی چوارەم و پێنجەمی بدەیتێ کە بیکەی بە بەرپرسێکی باڵا وڵاتی پێوە بەڕێوەبەرێ، زۆرجار لە ژێریا دەرناچێت، چونکە پەروەردەکە کە لە سەرەتاوەیە پەروەردەیەکی باش و چاک و مەزبوط نییە، بۆی پێگەیاندنەکەی باش و چاک و مەزبوط نابێت. ناوەستیە ئەم دوو چەمکە زۆر نزیکن لە یەکەوە، تەنانەت زانایان پێناسەیان بە یەکتری کردووە، یعنی کاتێک کە پێناسەی پەروەردە ئەکرێ ینی پێگەیاندنی وردەی مرۆڤەکان هەتا ئەگەنە پلەی باڵا، ینی باڵاترین ئاست لە ڕەوشت و لە ئەفکار و لە پەیام و لەمانە. بەڵام تەبان ئەگەر زۆر وردیکەیتەوە تەبعاً وەکو مستەلاح وەکو زاراوە کە وەرگیراوە کاڵین پەروەردە یعنی بنیادنانی تاکێکی گونجاو لە سەرەتاوە. پێگەیاندنیش هەر ئەم چەمکە ئەگەێنێ، بەڵام یعنی زیاتر لایەنە مادیەکەی ئەگرێتەوە، لایەنە پرۆگرامیەکەی ناگرێتەوە پێگەیاندن، لایەنە بەرجەستەی و عەمەلیەکەی ئەگرێتەوە. پەروەردە و پێگەیاندن هاتووە و پەروەردە فێرکردنیش بە هەمان شێوە هاتووە. ئەم دوو زاراوەیە تێکەڵکێش کراون لەبەرەوەی پەیوەندیی ڕاستەوخۆیان هەیە بە یەکەوە، هەندێک جاریش هەر بە یەک مانە ئەدرێت. توانین بڵێن پەروەردە کە ئەو کەسانی شارەزان لە بواری پەروەردە بۆ مانای پێناسیان کرد کە پەروەردە عەمەلیەیەکە، پرۆسەیەکە بۆ دروستکردنی مرۆڤ، بۆ دروستکردنی مرۆڤێکی سەرکەوتوو لەناو کۆمەلگا. ئەم مرۆڤە چۆن پەروەردە بکرێ، واتە ئەو پێناسەی کە بۆ پەروەردەیان دانەوە بۆ تاک، ئەمەی ئەم مرۆڤە هەوڵ بدا بۆ پێگەیاندنی خودی خۆی و ئەو پێگەیاندنەی سوودی بۆ کۆمەلگاکەی هەبێ. کەواتە ئەتوانین بڵێن پەروەردە کە ئەڵێن دروستکردنی مرۆڤە لە ڕووی چیەوە؟ لە ڕووی جەستەیەکی بەهێزەوە، لە ڕووی بیرکردنەوەیەکی تەندروستەوە، لە ڕووی ڕەوشتی جوانەوە، لە ڕووی ڕەوشتی جوانەوە، لە ڕووی بیرکردنەوەیەکی دروستەوە، و پاشان لە ڕووی ڕۆحیەوە، و پاشان لە ڕووی دروست ئینتیما بۆ کۆمەلگاکەی و شانازیکردن بۆکێ و شانازیکردن بۆ کۆمەلگاکەی، و پاشان وەرگرتنی ئەو زانیاریانەی کە لە ژیانە پێویستێتی. کاتێککە ئێمە ئەڵێن پەروەردە هۆکارێکە بۆ دروستکردنی مرۆڤ، پێویستە ئەم مرۆڤە ئەم شتانەی تیابێ، واتە لە ڕووی عەقڵیەوە بیرکردنەوەیەکی دروستی هەبێ، لە ڕووی جەستەیەوە جەستێکی بەهێزی هەبێ، لە ڕووی ئینتیماوە ئینتیمایەکی دروستی هەبێ بۆ وڵاتەکەی، و پاشان شانازی بە چیوە بکات؟ شانازی بە میلەتێک، بۆ ئەو زانیاریانەی کە پێویستە مرۆڤ لە ژیانە بۆ ئەوەی ژیانی بەردەوام بێ پێویستێتی، و پاشان
هەستکردن بە ئەرکەکانی و ئەو ئەرک و مافانەی لەناو کۆمەلگا هەیەی کاتە ئەتوانین بڵین ئەمەیە پێناسەیەک بۆ پەروەردەیەکی دروست و پاشان ئەتوانین بڵین پەروەردە وەسیلەیەکە هۆکارێکە بۆ دروستکردنی چی بۆ دروستکردنی تاچێکی سوودبەخش بۆ کۆمەلگا کاڵین پەروەردە و پێگەیاندن کاڵین پێگەیاندن چییە؟ پێگەیاندن ئەنجامی کۆتایی پەروەردەیە واتە کاتێک کە تاچێک لە ڕووی جەستەیی لە ڕووی عەقڵی لە ڕووی هۆشیاری لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی خزمەت لە ڕووی ئینتیماوە لە ڕووی هەموو ئەم شتانەوە پێگەی و لە بوارێک ئەتوانی خزمەت بە کۆمەلگاکەی بکە ئەو کەسە چییە؟ ئەو کەسە بتوانیمانە پەروەردە و پێگەیاندنێکی تەواو بکرێ ئەتوانین بەم شێوازە تعبیری لێ بدەین پەروەردەکردن ڕاهێنانی ها چۆن کەسێک نەمامێک ڕاهێنێ ئاوێ یا زەویەکی جوانی بۆ دیارەکە زەویەکەی بۆ ئەکیێڵێ ها ئەمە چی لێکە پەروەردەیەکە بۆچی لە پێناو پێگەیاندنی بۆ ئەوی بەروبوومێکی جوانی هەبێ بەرهەمێکی خۆشی هەبێ ئەتوانین بڵین کاڵین پەروەردە بەو مانایە بۆیە پەروەردە هاوکاری ئەکرێ بۆی ڕابهێنرێ بۆی گەشەی پێ بدرێ ئەی پێگەیاندنەکە ئەبەخشێ واتە لە قۆناغی پەروەردەکردنا پێی ئەبەخشرێ بەڵام لە قۆناغی پێگەیاندنا ئەم کەسە ئەگاتە ئاستێک کە ئەبەخشێ بەشێ ئەبەخشێ بە کۆمەلگاکەی پەروەردە و پێگەیاندن دوو چەمک و دەستەواشەی زۆر گرنگن بەڕاستی لە هەر وڵاتێک لەنێو هەر کۆمەلگەیەک ئەو دوو بەشە ئێتیمام و بایەخی پێدرا گەنجانی وڵاتی لەسەر پەروەردەکرا بە تەئەکید داهاتوویەکی گەشت لە بەڕێوەچوونی وڵات ئەبیندرێ و گەنجەکانیشی کە بەو ئینتیمایە پەروەردەکران لە ڕووی تۆکمەیی و پەروەردەکردنیان ڕاهێنانیان لەسەر ئەو ئاستە بەڕاستی وەک دەڵێ حاڵی میلەت و کۆمەلگا بەو شێوە نابی کە بەداخەوە دەڵێم کۆمەلگەی خۆمان لەگەڵ ئەو هەموو نیعمەتێکە خوای گەورە پێی بەخشیوە لەگەڵ ئەو هەموو سەروەرانەی بەدەستی هێناوە بەڵام بێزاریەک مەئیوسیەک ڕەشبینیەک دەبینی لە ڕووی بەڕێوەبردننی وڵاتەوە و لە ڕووی سیستەمیشەوە ئیدی ئەوەی زۆر گرنگە وەکو دەستپێک بڵێن ئەو جیاوازیانە خەمخۆریەکی دیکە دەکرێت لەناو وڵات هەنگاوی بۆ بهێندرێت بەوەی کە هەموو کات دەگوترێت خەڵکانێک کە لەگەڵ کەسە سیاسیەکان نزیکن و هاموشۆ دەکەن و لە ڕوخساریان دەخوێندرێتەوە کە وڵات لە قەیرانێکی زۆر ناخۆش و قرسدا دەڕوە و کاتێک لە ئەو کەسانە نزیک دەبیەوە کە ئەستۆی ئەمنیەت و پاراستنی وڵاتیان لەسەرشانە ئەوانیش بە شێوازێک ڕنگدانەوەی کێشە و مشکلەکان لێیان ڕنگ دەداتەوە وەک دەڵێ وڵات لە مەترسیەکی ئەمنی بارودۆخێکی زۆر ناهەموار تێدەپەڕی لە ڕوانگەیەکی دیکە وەک دەوترێت کە دەبینی لە ئەو خەڵکانەی سیستەمی خزمەتکردنی خەڵک دەبینن لە ڕووی ئاینیەوە لە ڕووی پەروەردەیەوە ئەوانیش بە شێوازێکی کە تعبیر دەکەن کە خەڵک زۆر دڵی پێیان خۆشە هەموو ئەم ڕوانگانەوەمان لێ بکەن کە ئێمە هەمیشە لەگەڵ ئەو بەرپرسیارەتیانەیە لەگەڵ لێکدانەوەمان بۆ ئەم چەمکانە ئەمەلمان هەبی و بایەخی ڕوونتر ئەگەر خەلەل لە سیستەم لە مەنهەج لە پەروەردە هەبوو بەڵام دیسان ئەمەلێک بدەینەوە ئەو کۆمەلگەی خۆمان کە دەکرێت ئەگەر پێشتر کۆمەڵە گلەیی هەبوو بەڵام بەرەو ئاراستەکردنی باش هەنگاو بنێن هەموولایەک ئەگەر مەسەلەی پەروەردە و پێگەیاندن ئەگەر بەجیا باس کرێت تەمەەن پەروەردە دەبێت لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی خێزان و لەسەر ئاستی تاک ئیشێکی باش و چاکی مەزموتی بۆ بکرێت چکە پەروەردە وەکو باسمان کرد پەروەردە ئێمە بەداخەوە لە وڵاتی خۆمانە وەکۆڵێت فەهمێکی غەڵەت هەیە بەرامبەر بە پەروەردە کە باس دەکرێت تەنها و تەنها پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە باس دەکرێت تەنها و تەنها پەروەردە بۆ یەکێک باس دەکرێت کە خوێنەوار بێ کەمان عیلم ئەمە لە وڵاتانی تر لە وڵاتانی ئەوروپا شەرت نییە وابێ ڕەنگە تۆ گەنجێک ئەبینی هەر تەنانەت لە دینیشە ڕەنگە کەسێک خوێنەواریش نەبێت و خوێنەواریشی نەبێت بەڵام دەبێت ئیش لەسەر پەروەردەکردنی بکرێت پەروەردە لە ئاستی بیرکردنەوەیە پەروەردە لە ئاستی چۆنەتی هەڵسوکەوتکردنی لەگەڵ دەوروبەرە پەروەردە لە ئاستی ئەوەی کە چۆن بتوانێت هەڵسوکەوت بکات لەگەڵ ئەو زیندەوەرانە لەگەڵ ئەو دروستکراوانی کە لەگەڵ یایەتی پەروەردە زۆر جارێمە بەداخەوە پەروەردەمان نییە لەسەر ئاستی چۆن بتوانرێت هەڵسوکەوت لەگەڵ ناخی خۆتا بکەیت چۆن بتانی ئەو ئەندامانی خۆت بەکاربێنی کە ئەمانە هەمووی حسابی پەروەردەی بۆ دەکرێت بەڵام بەجیا ئیش لەسەر پەروەردەکردن ئەو بۆ خۆی بەرنامەیەکی باش و چاک و مەزبوطی دەوێت پەروەردەکە بنیادنانە پەروەردە من زۆر جار وای دەشوبهێنم بەڵام پەروەردە ئەو بەرنامانەیە کە بۆ کۆمپیوتەری دادەگرێت ئێمە جاری وا هەیە کۆمپیوتەرێک پێویستمان پێی نییە بەڵام مەجموعەیە بەرنامەی چاک و باشی بۆ داگرێت مەجموعەیە بەرنامی بۆ سێتەپ ئەەکەی بۆی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان پێویستت بێت ئەم بەرنامانە ئیش بکات ئێمە لە وڵاتی ئێمە
بەداخەوە کە مەرحەلەی دووەم باسیەکەم پێگەیاندن ئێمە جاری وهەیە لە پڕێک نەفرێک ئەەکەین بە کوڕێک و کۆڵێ ئەگەینە پۆستێک بە ناوی عشرەتەوە بە ناوی حیزبەوە بە ناوی ڕێکخراوە پۆستێکی ئەدرێتێ بەڵام ئەمە بەداخەوە لە بەرەوەی بە درێژایی تەمەنێک ئەم بەرنامانی بۆ دانەبەزێنراوە تۆ ناتوانیت لە 2 ساڵ لە 3 ساڵی حکومداریە یان لە 2 ساڵ 3 ساڵی ئیدارەکردنە یان لە 2-3 ساڵی زەواجە کە زەواجی کردووە بە حکمەوەی بەرنمەکەی پێشتر بۆ دابنەبەزێنراوە ناتوانێت پێگەیاندن بکە ناتوانێت هەنگاوەکانی ژیانی بەڕێوەبەرێ ناتوانێت شتی لەسەر بنیاد بنێ لەبەرەوە پەروەردەکە بەڕاستی دەبێت ئەم بەرنامانە دابەزێنرێ وابێ ئاس ئیشی لەسەر بکرێت یانی تۆ تەسەوەری بکە ئێمە بەداخەوە خۆشمان هەمومان ڕەنگە بینەرانش ئێستا ئاگادار بن ئەوەندەی بە درێژایی خوێندن ئیشمان لەسەر کیمیا و فیزیا و بیرکاری و قەواعیدی ئینگلیزی و ئەم و ئیز و ئار و واسوێر بۆ کراوە کەمترین بەرنامەمان هەبووە ینی زۆر جار لە فەیسبووکە لە ئەنتەرنێتا بینیمانە کە خەڵکێکش هەیە پشڕاستی ئەم قسەی کردێتەوە دەڵێت تاکەوانە لە وڵاتی یابان لە یەکی ئیبتیدائیەوە هەتا ئێران وتەنی فوق تەخەسوسی هەتا دکتۆرە و ماستەریش تەواوکە یەکێ لە دەرزە بەردەوامەکان بریتێ لە ئەخلاق بریتێ لە پەروەردەکردن بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە دەرزی یعنی تۆ بینەران ڕەنگە شایەتیمان بۆ بدەن تاقەوانە کە دائامادە نەبووە کەسی تیان ناکەوت بریتی بوو لە ڕەوشت بریتی بوو لە وەرزش کە دوو بابەت بوو دوو شێوازی دوو وانەی زۆر گرنگ بوو دەبوو ئیش لەسەر ئەم دوانە بکرێت نەک ئیش لەسەر ئەوە بکرێت بە چەندین ساڵ خەڵک بهێڵدرێتەوە لەبەر فیزیا و کیمیا بەڵام وانەی ڕەوشت مامۆستایەک بە لاوەکی ئیوتەوەیان چەند جارێک وانەی وەرزشیش مامۆستایەکی ئافرەتیان زۆر جادانە خۆی ئامادە نەبوو بێ دوو شەق لە تۆ پێبدا لەبەرەوە ئەم دوو بابەتە کە پەروەردەی جسمی مرۆڤەکانە بنیادەندێ و ئەو کەیتریان پەروەدەی مێشک و زهنە کە ئەبوو ئیشی لەسەر بکرایە ئەویان دوو سرودمان ئەوت و بەڕێمانەکرا ئەویش جاری وها بوو مامۆستاکە ئیزنێدانەوی بڕۆ بۆ ساحەی تۆپێن و بە یاریەکە تەواو بێت کەواتەمە بەستەکەم لەوە بوو کە پەروەردە بەڵێ بەرنمەیە دەبێت ئیشی لەسەر بکرێت لەسەر ئاستی تاکەکان و دەبێت پەلەش نەکرێت و بە خەتەوات بێ ئێمە زۆر جار لە وڵاتی خۆمان خانەوادەکان ئێستا ئەم بەرنمەیە دەبینن لە وڵاتی خۆمان زۆر جار ینی بۆ نمونە مەسەن بە درێژایی ساڵ دەمانەوێت پەروەردە یان پێگەیاندن بۆ مناڵەکانمان لە 2 مانگی هاوینە بکەین لە 2 مانگی هاوینە مناڵەکان کە دێتەوە بۆ ماڵەوە دایک و باوک لە ماڵەوە تووشی بێتاقەتی ئەبن و دەنگەکەنوانە مەجبور چیەکەن هەوڵەدەن دەورەیەکی بۆ بدۆزنەوە یان دەرزێکی تەحفیز قورئانی بۆ دۆزنیان شتێکی بۆ دۆزن بۆی ئەم 1-2 مانگە کە من خۆم گوێم لە خانەوادە وتێتی بەست نییە ماوەی لە ماڵەوەش دوورەکەون و تۆزێ مێشکمان ساف بێ کە ئەمە بەڕاستی شتێکی خراپە دەبێت پەروەردە بە خەتەوات بێت بە هەنگاو بێت و ئیشی لەسەر بکرێت و بە مەرحەلە بێت یعنی ناکرێت بەتایبەتی ئەم خەلەلە زۆر جار لە سنتەر و ڕێکخراوەکانە دەبینین یان لەو شوێنانی کە ئیش لەسەر پەروەردە و پێگەیاندن دەکەن ناکرێت هەمان منداڵی من یان منداڵی جەنابەت هەموو ساڵێک کەچێتەوە بۆ سنتەرە بە هەمان قۆناغا بڕوات یعنی ئەمە خۆزگە بە خۆزگایان سنتەرانی ئێمە وەکو وڵاتانی پێشکەوتو ئیشان لەسەرەوە بکردای کە ئەم ساڵ مناڵێکی من لە دەورەیەک تەواو بێت لە کۆرسبووکێکە لە وەرەقەیەکا بۆی بنووسێ ئەم پەروەردانەی وەرگرتووە ئەم قۆناغانی وەرگرتووە ئەم هەنگاوانی بڕیوە بۆی ساڵی داهاتوو ئیش لەسەر ئەمە بکرێ بەڵام ئێمە هەمان ساڵ ڕەنگە و ساڵێکی تر وە 2 ساڵی تر وە 3 ساڵی تر هەمان شتی بۆ دووبارە کرێتەوە بۆیە پێگەیاندنەکە و قۆناغ بەرەو پێشبوونەکەمان تۆزێ قورسە و ئیش لەسەر پەروەردەکە تۆزێ قورسەوە ناتوانرێت کاریگەری بێ لە ناو کۆمەڵگادا پەروەردە مەبەست لە پەروەردە یعنی وەکو وتمان یعنی بنیادنانی تاکێک لەسەر کۆمەڵە بنەما و فەلسەفەی پەروەردەیی لە بیدایەتەوە لە سەرەتای مناڵیەوە یعنی طبعا خۆت دەزانی پەروەردە هەموو پەروەردەیەک لەسەر کۆمەڵە ڕکائز بەندە یەکێک لەوانە فەلسەفەکەی زۆر گرنگە فەلسەفەی پەروەردە یعنی تۆ ئەو فەلسەفەیە دیاری بکەیت لەسەر چ فەلسەفەیەک ئەو تاکە بنیادنی جا بنیادنان لە سەرەتاوە پەروەردەیە پێگەیاندنەکەی یعنی پێگەیاندنی لەسەر ئەساسی ئەو فەلسەفە پەروەردەیی کە تۆ بنیاتی ئەنی بۆیە پێگەیاندن یعنی لایەنە پراکتیکەکەی پەروەردەیە یعنی کە ئاعتیماد دەکات سەر ئەو فەلسەفەی کە پەروەردە ئیشی لەسەرەکە ئەو پەروەردەیە کاری لەسەرەکە ئەوەی کە من تێگەیشتوم لە خوێندنەوە و لە عینەکانی خۆم ئەگینە ئەم دوو چەمکە زۆر لە یەکەوە نزیکن زۆر جار پەروەردە لەگەڵ فێرکردنە بەکارهێنرێ پەروەردە و فێرکردن یعنی ئەم دەستەواژەیە بەتایبەت لە کولتوری وڵاتی خۆمان و ئەم مەنتیقەیە زیاتر پەروەردە و
فێرکردن بەکارێنرێ پەروەردە و پێگەیاندن یعنی کەمتر ئەم چەمکە بەکارێنرێ بەس فەرقێک و جیاوازێکی زۆر کەمیان هەیە خۆی ئەو ئەرکە لە یەکەم کەسی وڵاتەوە دەست پێ ئەکا پرۆسەی پەروەردە لە سەرۆکی وڵاتەوە دەست پێ ئەکا چۆن بیر ئەکاتەوە چه فەلسەفەیەکی هەیە بۆ میلەتەکەی چکە خۆ پەروەردە و پێگەیاندن یعنی لە مناڵەوە نییە هەر لە مناڵەوە بێ جاری وایە تۆ ئەبێ پیرێک ڕابێنی لەسەر کۆمەڵێک کولتور کۆمەڵێ عادات کۆمەڵێ ڕەوشتی تازە کۆمەڵێ بەکارهێنانی تازە بۆیە بیرکردنەوەی سەرۆکی وڵات زۆر کاریگەری هەیە لەسەر عەمەلیەی پەروەردە لەسەر ئەو بەڕێوەبردن و گەشە سەندنە زۆر جار سەرکردەکان کاتێ بە خراپی بیرەکەنەوە کاریگەری هەیە لەسەر ئەو مناڵی تازە لە دایکیشە بێ نەکرد ئەو مناڵی کە ئەچێتە قوتابخانە و ئەچێتە دایەنگا و ئەچێتە زانکۆ و ئەوانە بۆیە ئەو عەمەلیە لە سەرۆکی وڵاتەوە لێی بەرپرسیارە هەتاوەکو کەسە بەرپرسەکانی وەزارەتە معنیەکان لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و تەنانەت بڵین ئەو دەستگا پەروەردەیانەی کە حیزبین یاخود بڵین یان بۆ نمونەهی ڕێکخراوە مەدەنیەکانن یا هەر کەسێکن هەمویان بەرپرسن بۆیە هەموو ئەتوانین بڵین بەتەکید پشکی شێر تەمان بەردایک و باوک ئەکەوێ بەڵام وەکو مەسئولیت تەبانەوە هیچ باوکو دایکیش زۆر لێ بەرپرسیارن بەس وەکو کەمەبەستمەوە بوو یعنی ئەم پرۆسەیە لەسەرەوە هێتە خوارەوە یعنی پەروەردە لەسەرەوە دەست پێ ئەکا بۆ خوارەوە نەک لە خوارەوە بۆ سەرەوە یعنی ئەمە مەبەستم ئەو بۆ گینە دایک و باوک ئەساسن عەمەلی پەروەردەیە پەروەردە چییە دروستکردنی تاکێکە وەسیلەیەکە بۆ چی وەسیلەیەکە بۆ پێگەیانی تاکێ و پاشان ئەتوانین بڵین پەروەردە گواستنەوەی کللتور و زانیاری و زانینەکانی کۆمەلگایە لە نەوەیەکەوە و بۆ نەوەیەکی تر ئاشناکردنی کۆمەلگا تاکەکانی کۆمەلگا بەو کللتورانەی لە کۆمەلگا هەیە و پاشان نوێکردنەوەی ئەو کللتور و عادات و زانیاریانە و ئاشناکردیان بە تاشێک بۆچی بۆ ئەوی بتوانین کە تاکێکی دروست پێ بگەێنین واتە توانین بڵێن پەروەردە قۆناغێک پێش چییە؟ قۆناغێک پێش پێگەیاندنە قۆناغێک پێش پێگەیاندنەوە کاتە مرۆڤێک کە پەروەردە ئەەکەین ئەنجامەکەی چییە؟ ئەنجامەکەی پێگەیاندنە پێگەیاندنەکەی بۆچی؟ بۆ ئەوەی کۆمەلگا سوودی لێ ببینێ واتە هەر تاچێک ئێمە تەبعاً شت زۆرە توانین بڵێن خەڵک هەمووی پەروەردە بووە خەڵک هەمووی پەروەردە بووە بەس ئایا خەڵکی هەمووی سوود بەخش بووە؟ نەخێت خەڵکی هەمووی سوود بەخش نەبووە بۆیە خەڵک بەعام پەروەردەیە بێ بە هەر ئاراستەیەک بێ یعنی ئەگەر هیچ شتێکیش کاریگەری لەسەر نەبێ مرۆڤەکان خۆیان بەلا ئیرادی بە شێوازێکی هەڕەمەشی پەروەردە بن بەڵام لە کۆتاییە پێناگەن بتوانن خزمەتێک بە چی بکەن خزمەتێک بە کۆمەلگاکەیان بکەن خۆی ئێمە ئەتوانین لەو ڕوانگەوە باسیکەین بۆ نمونە ئەبڵێن پەروەردە چیە کاریگەری لەسەر دروستەکە چیە کاریگەری لەسەر دروستەکە تەبەن پەروەردە لە دوو هۆکارە دوو فاکتەری سەرەکی کاری لەسەر دروستەکە هیچیان بۆ ماوەیە واتە سیفەتە بۆ ماوەیەکان خانە بۆ ماوەیەکان کڕۆمۆسۆمەکانی مرۆڤ کاریگەری لەسەر پەروەردەی مرۆڤەکان هەیە ئەمە خاڵێکی تری ژینگە ئەو ژینگەی کە مرۆڤ تێئاژی ئەو ژینگەی کە مرۆڤ تێئاژی کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر چێ لەسەر پەروەردەکردنی تاک و هەموو ئەو شتانی کە لە کۆمەلگا هەیە هۆکارێکە بۆ تەنشی ئەو پێگەیاندنی تاکەکان بەڵام هەر یەکە و لە بوعد و لە ڕەهەندی خۆیەوە و هەر یەکیان ئەتوانین بڵێن ئەمەیان کاریگەری زیاترە ئەمەیان کاریگەری کەمترە ئەتوانین بڵێن کۆمەلگە بە گشتی کە باسی کە ئەڵێن ژینگە تەمەن سیفەتە بۆ ماوەیەکان کاریگەری هەیە ئەوە شتێکە و لە هەموو تاچێکە هەیە بۆ نمونە سەرێکین تاچێکی شەرقی بە شێوازێک پەروەردە ئەبووە بەڵام تاچێکی ئەوروپی بە شێوازێکی کە پەروەردە بوو ئەمە چییە؟ ئەمە سیفەتە بۆ ماوەیەکەیە بەڵام ئەم سیفەتە بۆ ماوەیە چی ئاراستەیەکە؟ ئەمە گرنگە چی ئاراستەیەکە؟ واتە ناکرێ ئێمە هەر بڵێن سیفەتە بۆ ماوەیەکە هۆکارۆیتە دەسەوەژنە دانیشی نە ژینگە و ئاراستەی سیفەتە بۆ ماوەیەکەکە واتە ژینگە ئەتوانێ پەروەردەیەکی ناتەندروست ئاراستە بکە بەرە پەروەردەیەکی دروست واتە چۆن حکوومەت ئیعلام قوتابخانە ئەو منهەجانە خوێنرێ خێزان
ڕێکخرا و مؤسساتە حیزبیەکان هەموو ئەمانە کاریگەریان بە مزگەوتی شەوکە ئەوش مؤسسەیەکە هەمویان کاریگەریان لەسەر چیە لەسەر پەروەردەبوونی تاکێ بەڵام هەر یەکەو بە فەلسەفەی جیاواز هەر یەکەو بە ئاڕاستی جیاواز هەر یەکەو بە سوقل و قورسایی جیاواز ئەم تاکە چەندە کاریگەری زیاترە لەسەر ئەوانە بۆ نمونە ئەمڕۆ سەیرەکەین ئیعلام ئەم لەم قۆناغی ئێستا ئێمە ئەگەر باسی ئەم قۆناغی ئێستا بکەین ئەگەر باسی ڕابردوو بکەین ئیعلام هیچ کاریگەریی وای لەسەر پەروەردەبوونی تاک نەبووە بەڵام ئەمڕۆ سەیرەکەین تاک بەڵام بە شێوازێکی چی ئایا بە شێوازێکی مەدروست ئایا بە شێوازێکی مؤسسی ئایا بە شێوازێک ئامانجێکی دروست بە پشتیوەبی بۆیە سەرێکی ئەمڕۆ ئیعلام کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر چی لەسەر پەروەردەی تاک و پاشان دەسەڵات تابەن دەسەڵات حکوومەت لەڕێی چیوە لە ڕێی هەژمونی ئیعلامیەوە بۆ نمونە سەیرەکەی ئەمڕۆ تاکێکی چی دروست بووە لە کۆمەڵگەی کوردیا تاکێکی دەستەمە پەروەردە بووە بۆ تاکێکی دەستەمە پەروەردە بووە لەبەر ئەوەی کە ئیعلام کە حکوومەت ئیعلامێکی زاڵی هەیە خەڵکێکی تاکێکی دەستەمەی دروستەوە بەچی بەو مانایەی کە ئێمە ناتوانین گۆڕانکاری بکەین کە گۆڕانکاری ناکرێت خەڵک ئەمڕۆ دەستەوەژن دانیشتووە بەڵام ئەوی لەبیر چۆتەوە هیچ کاتێک ڕەوڕەوەی گۆڕانکاریەکان لە کۆمەڵگاکانە نەوەستاون بەڵام سێرەکەی ئەمڕۆی ئیعلام پاشان خێزان بەو مامەڵە تەندروستەی کە خێزان لەگەڵ مناڵایکە کاریگەریی مناڵێکی باش پەروەردە ئەبێ بەڵام بە مامەڵێکی مناڵێکی نادروست پەروەردە بێ بۆیە ئێمە پێویستە هەندێشت هەیە جایکێنەوە لەسەر ڕۆڵی ئەم لایەنانە لەسەر پەروەردەبوونی مناڵ بۆ نمونە مناڵ بەپێی قۆناغەکانی تەمەنی کاریگەری ئەمانە لەسەری زیاد و کەم ئەکا بۆ نمونە ئێستا سەیرەکەی ئێمە ئەگەر لە قۆمە تا قۆناغی 18 ساڵی ئەکرێ خەڵک پەروەردە بکرێت ئەکرێ بەم مستەڵەحە ئەکرێ خەڵک پەروەردە بکرێ واتە ئاراستە بکرێ لە ناو چوارچێوەیەکا بێ بەڵام دوای 18 ساڵی ئەبێ پەروەردە ببێت نەک پەروەردە بکرێت واتە تا 18 ساڵی خەڵک پێویستە پەروەردە بکرێت ئەمە پێویستە بەپێی تەمەن ئەگەر ئیعلامە ئەبێ ئیعلام ئاگای لەم ئاراستەیە بێت ئەگەر حکوومەتە ئەبێ ئاگای لەم ئاراستەیە بێت ئەگەر مزگەوتە ئەگەر ڕێکخراوێکە ئەبێ ئاگای لەم ئاراستەیە بێت تا قۆناغی هەرزەکاری ئەبێ پەروەردە بکرێت بەڵام لە دوای قۆناغی هەرزەکاری پەروەردە ئەبێت چونکە تا قۆناغی 18 ساڵی پەروەردە کرد بێ زۆر ئۆتۆماتیکی دوای 18 ساڵی ئەم کەسە ئەبێتە کەسێک کە خۆی ئەتوانێت چی بکە خۆی ئەتوانێت پەروەردە بکە بۆ نمونە سەیرەکەی ئیمامی عەلیژە فەرمێکە مەگە لە ڕوانگەی دینوسەکە فەرمێ مناڵەکانتان بەپێی سەردەمی خۆتان پەروەردە مەکەن بەپێی سەردەمی خۆیان پەروەردەکەن بۆیە سەیرەکەی ئێمە زۆر جار ئەمانەوێ مناڵ کە تا گەشتۆتە تەمەنی 30 ساڵ 40 ساڵیش ئەمانە هەر پەروەردەی بکەین نا لەو تەمەنا خەڵکی ئەبێ لەو تەمەنا خەڵ خۆی پەروەردە ئەبێ بۆ چونکە بنەمایەکی بۆ دروست بە تا تەمەنی 18 ساڵی ئەو بنەمایە کاریگەری لەسەر چیت بۆ دروستە بێ لەسەر پەروەردەبوونی پەروەردە لە ئاستی وڵات وەکو بەرپرسیارەتی قۆناغی پەروەردەکردنی سیستەمی وڵاتە کە بۆ نمونە ئەو وڵاتە چەند دەستگا و مؤسساتێکی هەیە لە پێگەکانی خوێندن لە قۆناغەکانی سەرەتایی و پێش سەرەتایی و دواتر بەرەو قۆناغەکانی ناوەندی و دواناوەندی و ئاستەکانی خوێندن لە زانکۆ و دوایی تەخەسوس لە هەر بوار و مەجالێک لە ڕووی مەنهەجەوە پەیوەستن بە یەکەوە پەروەردە و ڕاهێنان و سیستەمی مەنهەجیشەوە ئەوەش بەڕاستی ینی لە دەرفەتێکی ئاوا کورد لەوانەیە نەتوانین تیشک بخەینە سەر هەر هەمویان بەڵام بەرپرسیارەتی ڕۆڵی وڵات زۆر گرینگە کە ئەوانەی داهاتووی وڵات دەستنیشان دەکەن یا سیستەمێک زۆر بە کورتی بە خێرایی ئەو وڵاتانەی کە پێشکەوتنێکی تەواویان پێوە دیارە و خزمەتێکیان بە گەل و نەتەوەکانی خۆیان کردووە تەماشا دەکەی ئیحتیمامێکی زۆریان لە بواری پەروەردەییەوە بە وڵات هەبوو وەکو بڵێ داهاتوویەکی دوور و نزیکیان لێک جوداکردەوە ئامانجیان لە بەڕێوەبردننی ئەو وڵاتە بۆ پەروەردەکردنی گەنجانیان ڕۆڵەکانیان لەسەر چه ئاستێک بی بە چ شێوازێک بی لە ڕووی اقتصادیەوە وڵات بەرەو کوێ ببن لە ڕووی مەنهەجەوە لە ڕووی دروستکردنی کادر و فەردەوە یا نوقسانیەکانی وڵاتیان پێداویستەکانی وڵاتیان یا وەکو دەڵێ دەستکەوتەکانی ئەو وڵاتیان لە چ ڕوانگەیەکەوەیە لەوەوە احتیمامیان بە هەموو بەشەکانی وەکو بڵێ بیئەیەک ژینگەیەک و دواتریش پەروەردەکردنی کەسانێک لەسەر ئەو ئاستەی خۆیان هەندێک لە وڵاتان هەستان وەکو بڵێ چاورێکردنەوە تەقلیدی کۆمەڵێک وڵاتی دیکەی گەورە و کاریگەر کە ویستیان هەمان منهەج بێن تەطبیق بکەن بەڵام جێبەجێ بکەن بەڵام نەیانتوانی سەرکەوتوو بن
بۆی ژینگەکان ڕەخساو نەبوو لە ڕووی منهەجەوە وەکو دەڵێ بابەتیانە نەچوونە ژێرباری قۆناغبەندی بۆ دەستپێکردنی ئەو بابەتە بۆی ئەگەر ئەمە وەکو دڵسۆزێک لەبارەی ئەو وڵاتی خۆمانەوە کۆمەڵێک فراغ دەبینین کۆمەڵێک نقصانی و کەم تەرخەمی دەبینین هەندێک جاریش کۆمەڵێک خەڵکی زۆر لە ئاستی بەرپرسیارەتەوە دەبینین کە هەوڵی هەیە هەنگاوی هەیە بەڵام ئەگەر لە ڕووی بەرپرسیارەتیەوە لە ڕووی خودی منهەج و بابەتەکانیشەوە یەک نەگرنەوە و لە ڕووی ئامادەباشیشەوە بۆ ئەوانەی کە دەتەوێت ئیشیان لەسەر بکەیت هەموو جار دەگوترێت ئینتیمابوونی هاوڵاتیان بۆ وڵاتی خۆیان بۆ خاکیان بۆ نیشتیمانیان و خۆشویستن و حەزکردنیان لەو منهەجە لە بەردەستیانە ئەوەیان لە هەموو بەشەکان گرنگتر و سەرورترە واتە بە کورتی ئێمە دەڵێن لە ڕووی منهەجەوە نقصانی و کەم تەرخەمیمان هەیە لە ڕووی سەرپەرشتیاری ئەو پرۆسانەوە و دەستنیشانکردنی داهاتوێکی گەشت بۆ وڵاتمان لەوەشەوە بەداخەوە کەم تەرخەمی دەبینین لە ڕووی گەنجانیشمانەوە بۆی تاچەند ئینتیمایان هەیە و متمانە و سیخەیان بۆ منهەجە لە بەردەستیان هەیە لە خلالی ماوەیەکی کەم کە تۆ هاتی داهاتووی وڵاتت بە شێوازێک بتەوێت بینەخشێنی و ئەثەرەکەی ببینی سەبر نەگری لەوەی کە ئەمانەتێک دەخەیە بەردەستی کەسێک ئەو کەسە پسپۆر بی بۆ گەیاندنی ئەو ئەمانەتە لەوەشەوە نقصانی و کەم تەرخەمیەیە بەڵام هەموو کات ئێمە کاتێک قسە لەو بەش و باس و بابەتانە بکەین ئەو ئەمەلە دەبێ هەر بدەینەوە خەڵک و ببینین و ئەو وڵاتی خۆشمان بەڕاستی ئەو مەجاالەی زۆر تێدا هەیە کە هیچ کاتێک دەتوانین بڵێ نەبووتە درەنگ بە شێوازێکە بڵێ هەموو دەرفەتەکانمان لە دەست ڕۆیشتی و بە تاکید پێویستمان پێ هەیە و لە ڕۆڵی بەرپرسیارەتی کەسانێک بە شێوازێک بێن ئەو پێویستیانە بۆ وڵات لە ڕووی منهەج و سیستەمەوە دیاری بکەن تەنها بە حەز و وەکو بڵێ ویستی شخصی نەبیت هەندێک لە بەرپرسانی ئەو وڵاتە بەداخەوە لەبەر ڕازیکردنی دڵی چەند کەسێک لە ڕووی سیاسیەوە لەبەر تەقلیدکردنی چەند وڵاتێک لەبەر ئەرچی ئەمانەتی پێویستی وڵاتەکە و میلەتەکەی خۆیان لەبیر چۆتەوە ئەوەیان بەڕاستی کارەساتێکی گەورەیە واگەر بێت و ئەمە لە دروستکەینەوە لە زۆربەی وڵاتانی پێشکەوت و سیاسەتیان تێکەڵ بە منهەجی سیستەم و پرۆگرام و پەروەردە نەکردووە ئەوەیان بەڕاستی جێیداخە کە دڵسۆزی بۆ وڵاتی خۆمان پەروەردەکردنی نەتەوە و میلەت لەسەر ئاستێک بیت وەکو دەڵێ بە سیاسی بکرێت بە منافەسە بکرێت بە جیاوازی کوردستان بڵێنەڵێ ژینگەیەکی فراوانی هەیە لە ڕوویەوە بەڵام تەماشا دەکرێت ناو کوردستانیش بە چەند شێوازێک بە چەند ژینگەی جیاوازەوە کە لەگەڵ واقعی کوردستان زۆر جیاوازە لە سنوورێکی جوگرافی زۆر محدود و دیاریکرا و جیاوازی زۆر گەورە دەبینین بەداخەوە بەڵام هەموو ئەوانە ئێمە دەڵێن ئەگەر خەڵکی دڵسۆز و پسپۆر لە ئاستی خۆی هەوڵدا ئەو ئەمانەتەی پێیەتی بیگەێنی پشتیوانی خۆی پەروەردگار داهاتوویەکی باش دەبینی زۆر بەکورتی من پێم خۆشە ئەوەش بڵێم زۆر جار ئەوانەی کە دڵسۆزن و دەسمایەکی باشیشیان پێیە بۆ خزمەتی نەتەوە وڵاتەکەی خۆیان بە نەبوونی منهەج پرۆگرامێکی وەک پێویست یا سیاستمەدارانمان وەکو بە شێوازێک سیاست بە تەندروستی و بە ئامانجێکی ناڕووندا هەنگاو دەنن یا بڕیاری زۆر قرس بەسەر میلەت دێنن بەبێ و یا ئامادەسازی بۆ بکەن با لەوەشەوە ئەوە لە شوێنی خۆی گلەییەکە مێژوش ئەوەیان لەسەر ئەنووسیتەوە و بەرپرسیارەتەکەی دنیا و قیامەت لە ئەست و ئۆباڵی ئەوانە بەڵام بالێرێمە ئەو ئەمەلە بدەینە هەموو ئەوانەی کە ئەمانەتێکیان پێەیە لە ڕووی ئەکادیمی و زانستیەوە لە ڕووی گەنجێک کە چاوەڕی کەسێکە کە پەیامێک وەرگری ئێمە بۆ خۆمان چۆن ڕێگایەکمان دیاری کردی لە چ بوارێکەوە خزمەت بکەین و خۆشمان لەو ئاستا ئەو دەستەواژە باشانە یا ئەت دەستکەوت و چەمکە باشانە هەیە وەری بگرین و ئیسعداد و ئامادە باشێکی باشمان هەبی دڵنیا بن زەمینەیەکیش خوای گەورە بۆ دەرەخسێنی و لە کۆمەلگەی ئێمەش هەموو ئەوانەی کە تاقەیەکی شخصیان پێ بووە توانە و کۆشتێکی باشیان کردووە جێی دەستیان هەمیشە دیار بۆ لەگەڵ هەموو ئەو ڕوبەڕووبوونەوە ناخۆشانەی کە هاتەتە پێشیان. پەروەردە و پێگەیاندن دوو چەمکە لە وڵاتی خۆمانە زۆر قسەی لەسەرەکرێت من لێت ناشارمەوە ئێمە وەزارەتمان هەیە بە ناوی وەزارەتی پەروەردە وەزارەتمان هەیە بە ناوی خوێندنی باڵا وەزارەتمان هەیە بە ناوی بۆ نمونە ڕعایی مجتەمەعی و مافی مرۆڤ بەڵام بەداخەوە ئەمانە ئیشی لەسەر ناکرێت من پێم خۆشە ئومێ دەکەم ئینشاءڵڵا لەم تەلەڤیزۆنەوە خەڵکانێکە لە وەزارەتی پەروەردە ئیش دەکەن من بۆ باسی شاری خۆمان دەکەم زۆر جار بۆ کۆڵێت کوردەواری خۆماڵە قژەی جەرگم بۆ دێت بەڕاستی خەفەت دەخۆم شەوان کۆنتترۆلەکە با ئەدەم لەم سەر بۆ ئەو سەر هەموو ئیزاعە مەحەللەکان هەیە تاقە چەناڵ تاقە کەناڵ کە نییە و داخراوە بەم هاوینە بریتێ لە کەناڵی پەروەردە کەواتە لەم وڵاتی ئێمە زۆر جار شتەکان دروشمە
ئێمە با من ئومێ دەکەم خەڵکانی بەرپرس بێن تاقە تەلەڤیزۆن کە دادەخرێت کە هاوینان دەبێ بەرنامەی متەنەوعی هەبێت دەبێ پەروەردەی خێزان پەروەردەی ماڵەکان پەروەردەی فەردەکان پەروەردە بۆ تاکەکان بۆ کەسەکان بۆ کەسە سیاسیەکان بۆ کەسە ئیدارەکان ئەبوو تەلەڤیزۆنی پەروەردە بەر نەکەوتایە ئەبوو لە بەیانی هەشتەوە و کۆڵێ داڵ بۆ داڵ لە بەیانی هەشتەوە تا 12 شەو بە زنجیرە بەرنامە هەبوایە ئیشێک هەبوایە کاتێک هەبوایە تەنها پەروەردەی منداڵ کاتێکی ترە بۆیە پەروەردە بۆ مراهق کاتێکی ترە بۆیە تایبەت بکرایە بۆ پەروەردەی خێزان بۆی خانەوادەکان لەو دەقەیە کۆمەڵی خەڵکی پسپۆر کۆمەڵی خەڵکی شارەزا لەو تەلەڤیزۆنەوە پەخشیان بکردایەوە بەرنامەکانیان عرض بکردای بەڵام سێرەکەی تەلەڤیزۆنەکە داخراوە چووکە هاوینە ئێمە وا دەزانین هاوین پەروەردە نەما پەروەردەی ئێمە کاتەکانی تر بوو کە کیمیا و فیزیا لەو تەلەڤیزۆنەوە پەخش دەکرا لەبەرەوە قسەکەی من لەم نمونەیەوە دێنمە بۆ جەنابەت وەڵامەکەی من ئەویش ئەوەیە ئێمە زۆر جار بەداخەوە ئەمانەمان دروشمە ئەمانە ئیشی لەسەر ناکەین بەرنامە بەخۆشمەوە کە مامۆستای زانکۆم جاری وا هەیە خۆشمان باش پەروەردە نەکراوین کە دەمانوێت پەروەردەی خەڵک بڵێنەوە خۆشمان هێشتا کە هەندێ ڕق و قینە و بێتاقەتی و هەندێشتی قەبەلی و هەندێشتی ناوچەگەرێتی و هەندێشتی حیزبایەتی و هەندێشتی بۆ نمونەت ئەفکارێک کە هەمانە خۆمان ئیشمان لەسەر نەکراوە فۆرمات بکەین تا ئیش لەسەر خەڵکی بکەین لەبەرەوە من گومان دەبم بەڕاستی ینی لە سەرتاوە پەروەردە بە جوانی نەهاتوو بۆیە کاریگەری لەناو ئەو کۆمەلگایە دروست نابێت بۆیە تۆ بۆ نمونە مەسەرەن دیقەت بدە ئەو کەسانی کە لە خەریجی پەروەردەن زۆر دەگمەن تەسەووری بکە لە 1970 دوای لە ئیشی پەروەردەیە ئیش ناکەن ئەچن لە بوارێکی ترا ئیشەکەن ئەو خەریج ئەو نەفەرانی کە خەریجی بواری پەروەردەن و بواری علم النفسن و بواری با بڵێن کۆمەڵایەتین و کۆمەڵناسین دەبوو حکومت ئەمانە ناڵێم دوو قات و سێ قات چووکە پارە نییە بەڵام بەلایانی کەمەوە تەعینبوون و کۆڵە دامەزراندنی ئەمانە مسۆگەر بواە بۆ وڵات بەڵام ئەمانە من لەم چەند ڕۆژەیە خەریجێکی علم نفسم بینیوەڵی دکتۆر بەداخەوە هەر هێشتا تەعینات ما بۆ خەریجی علم نفس خەڵک تەعین ناکرا بۆ لەبەرەوەی چکە ئێمە بەداخەوە لەم وڵاتەی ئێمەیە ئەوەندە ئیش لەسەر تاکەکان دەکرێت بۆ مەسەن ئەوەی کە ئیش تاسیرێکی لێ بکرێت بۆ تاسیرێکی حیزبی بۆ تاسیرێکی ڕێکخراوی بۆ تاسیرێکی تاکە کەسی ئیش لەسەر ئەوە ناکرێت بۆ مەدایەکی دوور ئەم کەسە پەروەردە بکرێت لەبەر ئەگەر ئیشمان لەسەر نەکرد وەکو پێشتریش باسم کرد پەروەردە نەبێ بەوانەیەک لە یەکی ئیبتیدائیەوە و پەروەردە نەبێ بەوانەیە کەوتنی تیا هەبێت پەروەردەیەکی گشتگیر بێ و بێ پەروەردەیەک بێ لە هەموو قۆناغەکان بێ و بێ پەروەردەیەک بێ پلەبەندی بێت چۆن بتوانانی تاکێک دروستکەی پەروەردەیکەی سۆزی بۆ وڵاتە بێ خیانەت لە وڵات نەکە چۆن بتوانانی تاکێک دروستکەی لە وڵاتە ئیش لەسەرەوە بکات ئەم وڵاتە بە وڵاتی خۆی بزانێت ئامادە نەبێت بۆ کۆڵە دارێک بپچڕێت یان گوڵێک بپچڕێت ئەگەر مڵکی خۆی نەبێت وەگەر مڵکی گشتی بێت چۆن بتوانێت ئیش لەسەر پەروەردە بکەیت لە داهاتووە لە منداڵیەوە لە منداڵیەوە کوڕان و کچان وا پەروەردە بکەی ڕەگەزی بەرامبەر ڕقیان لە ڕەگەزی بەرامبەر نەبێت ڕقی لە خێزان نەبێت ڕقی لە کۆمەلگا نەبێت چۆن بتوانی پەروەردەیەکی تەندروست بکەی بۆ مناڵەکان حوبێکی بۆ دین تیا دروست بێت بەڵام تەتەڕوفی تیا دروست نەبێت ئەمە بێ بە قۆناغبەندی بێت اینجا دەتواندرێت پێگەیاندنی تاکەکانی تیا دروست بێت لەبەرەوە بەڕاستی زۆر جار کە گرەی لەو خەڵکە دەکەین دەڵێن خەڵکەکە پێ نەگەشتووە و پێ ناگات و پێگەشتنەکەی وەکو نوزجی بە مەزبوطی نییە من قەناعەتم وایە ئیشت تەنانە ینی زۆرێ لە وەکوڵێ تاوانەکە زۆرێ لە هەڵەکە کەوتوتە سەر پەروەردە بەڵام پەروەردەش کە ڕەنگە ئێستا بە ڕێزانێکە لە بواری پەروەردەیە ئیش دەکەن پێمان بڵێن ئاخرەمە ئەڵی لە وڵاتەیە ناژی من بەڵێ لە وڵاتەیە دەژین دەزانین ئەو کەسانی کە لە بواری پەروەردەیە دەژین کەمترین کە ئیتیمامیان پێدەدرێت تو هێشتاکە لە ئێستەوە هێشتاکە دەوام تەواو نەبووە مامۆستا هۆڵی ئەوەیەتی تۆ بڵی ساڵی داهاتوو لە ئەوڵی ساڵەوە موچە بدرێت یان بۆ نمونە دەوام دەست پێ بکات لە ئێستەوە خەڵکێک مقۆمقۆیەتی ئەوە لەواچی ساڵی داهاتوو دیسان بایکۆت بێت کەواتە گەر بەم جۆرە بێت وڵات بەم جۆرە بێت ینی موچەی کەسێک کە لە بواری پەروەردە ئیشەکات یەک لە سەر سێی موچەی کەسێکی تر بێت کە لە بوارێکی ترا ئیشەکات ئەو بەڕاستی کارەساتە یعنی هەر لە وڵاتە دوورەکان ئەم بەڕێزانی کە لە سیاسەتە ئیشەکەن یعنی جارجار ڕەنگە سواری تیارەبوو بێتن بچوو بێتن بۆ دەوڵەت عەرەبیەکان بۆ وڵاتە ئەوروپیەکان بەس بپرسن یان ئەگەر تااقەتیشیان نییە بپرسن بەس لەو لاپتۆپی لە بەردەستیانە سێرج بکەن بزانن وڵاتانی تر چۆن پێروەردە پێشەکەوێ بزانن موچەیە و کار ئاسانیکردن بۆ کەسانی کە لە بواری پەروەردەیە ئیشەکەن چەندێکە و چەندێک کار ئاسانی دەکرێت و چەندێک دەورات دەکرێتەوە من تەحەدا دەکەم مامۆستا هەیە دەڵێت 12 ساڵە مامۆستام کەوەتی تەخەڕوجم کردووە و لە پەروەردەیەم
تا ئێستاکێ دەورەیەکی باش و چاکم بۆ نەکراتەوە بۆی من دەمەزەر بم بۆی من ئەبدەیت بم بۆی ئەو تازە تڕوقە تازانە شێوازە تازانەی کە دەکرێت پەروەردەی منداڵی پێ بکەی پەروەردەی قوتابی پێ بکەی منیش بزانم منی شارەزا بم بە هەمان شێوازە تەقلیدی کۆنەکە بەڕاستی پەروەردە ناکرێت و بەداخەوە ناتوانرێت خەڵکی پێ بگەێنرێ پەروەردە لە سەرەتا ئاماژەم پێکرد تەنها تایبەت نییە بە وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوقاف کە وەزارەتێکی زۆر گرنگە من زۆر جار وتومە لە کۆڕ و سیمینارەکانە زۆرترین ژمارە کە ئامادەبوونی دەبێت بۆ 3 چارەک سەعاتێک نق لە خۆی نابڕێ وەکو حەدیسەکە دەڵێ سەش ناڵێ ورتە ناکات بە دیار نەفرێکەوە بە دیار مۆزەفێکەوە بە دیار فەرمانبەرێکی حکوومەتەوە دانیشێ بریتێ لە وەزارەتی ئەوقاف هیچ وەزارەتێکی تر نییە کە هەموو گەڕەکێک 500 کەس خەڵک بە بێدەنگ 40 دقە دانیشێت و خەڵک گوێی لێ بگرێت بە منی مامۆسای زانکۆشەوە ساڵانە لە هەموو سلێمانی ڕەنگە چەند هەزارێکمان هەبێ بەڵام هەفتانە وەزارەتی ئەوقاف لەواچە بە 600 هزار کەس لە بەردەم مۆزەفەکانی دانیشێ من لەگەڵتام ئەوەی کە بە وەزارەتی پەروەردە ناکرێت زۆرجار دەکرێت بە وەزارەتی ئەوقاف بکرێت بەڵام من لەم ماوەی پێشووە کۆڕ و سیمینارێکم و بە مامۆستایانی ئاینی مامۆستایانی ئاینیش وەکو ئەڵێ دەست و پێیان گیراوە دەستیان بەسراوەتەوە من لەو کۆڕەیە بۆ مامۆستایانی ئاینی باسی ئەوم کرد کە دەکرێت لە مزگەوتەکانە بابەتی تر ببەسترێت یعنی هەر پێشنیاری ئەوم کرد لە ناو مزگەوتەکانە کۆڕ ببەسترێ بۆ دکتۆرێکی ئافرەت بۆ باسی سەرەتانی مەمەک بکرێت باسی بۆ نمونە نەخۆشیەکان بکرێت باسی چۆنێتی خۆپاراستن بکرێت باسی ئەوم کرد لە مزگەوتەکانە فرسەتە دایکان و باوکان کۆکرێتەوە ئەگە دوای نوێژبیان کاتی نوێژەکان بێ باسی پەروەردەی مناڵیان بۆ بکرێت باسی زیانەکانی مۆبایل بکرێت باسی زیانەکانی جگەرە و نێرگەلە بکرێت یەکسەری مامۆسایەکی بەڕێز دوایەتی دکتۆر جیانتۆڵی لە وڵاتە ناژی ئێمە ئیجبار کراوین وا بەرەبەرە وتارەکەشمان بچووکە کرێتەوە لە سعات گەشتە نیو سعات لە نیو سعات بۆتە 20 دقە خوا بکە ئەویش نەیکەن بەکارد وکو وڵات ئەوەی کە لە هەسەر و 18 ساڵەوە نەبێت ئیتر بۆی نییە بچێتە مزگەوتەوە ئەویش بەکارد بێ و بە کۆد و بە ئایدی بچیتە ژوورە بەڕاستی لەم وڵاتی ئێمە زۆر جار سیاسەتێک هەیە ینی نازانم مەسەلەکە چییە زۆر جار لە پێناوی نەهێشتنی هەندێک فکرا یان هەندێک شت کە ڕەنگە ئەمە نیەتێکی خێری تێدا بێ بەڵام زەرێکی گەورە دەرێت لە کۆمەلگا ئێمە لە وڵاتی ئێمە زۆر جار کە ینی مزگەوتەکان بەقەت ژمارەی خۆشبەختانە بەقەت ژمارەی مەکتەبەکان یان شتێک کەمتر هەیە لە گەڕەکەکانە دەکرێت ئەم موئەسەسەیە ئەم دامەزراوەیە کە کەم تا زۆر ئەوەندەی من بیستومە مۆزەفیان زۆرە و کارمەندیان زۆرە و وەزارەتێکە کەم تا زۆر موچەیەکی زۆر وەرەگرێت لە حکومەت دەبێت ئیشی لەسەر بکرێت دەبێت پەروەردە تەنسیقی بکرێت لە وەزارەتی لەگەڵ وەزارەتی ئەوقافە ئەو شتەی کە ناوتوانێت لە زانکۆ و پەیمانگەکان بوترێتەوە دەکرێت لەوێ بوترێتەوە یعنی من پێشنیار دەکەم و خۆزگەم دەخواست ڕۆژێ بە ڕۆژان لە مزگەوت تا گوێم لێ بووە باسی ئایدز بکرایە باسی نەخۆشی بۆ نمونە نەخۆشی التیهابی جگەر بکرایە التیهابی کەبەد بکرایە بۆ نمونە لە ناو مزگەوتەکانە باسی زیانەکانی بۆ نمونە تریاک بکرایە بەڵام کەسێک لە هەمان مزگەوتە بێت لەسەر منبەرەکە دکتۆرێک بێت مهندسێک بێت مامۆستایەکی ئاینی بێت بەڵام لە بواری طبیشا شارەزا بێ بۆی ئەم زانیاریە بگەینێ لەبەرەوەی ئەکرێت لە ڕێی دامەزراوەکان باشان لەگەڵ ئەوەشە دەڕێ ئەو ڕێکخرا و ئەو سنتەرانی کە کراوەتەوە پەروەردە لە ڕێ ئەمە شتێکی باش و چاکە ئەمە شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە دەکرێت بەڵام ینی ڕەنگە لەم وڵاتی ئەمە تۆزێ شتەکان تێکەڵ بووە دەبێ بزانرێ ئەم ڕێکخراوانە و ئەم سنتەرانە ئاید بچین بۆی سنتەرات و شتی باشە چاکیان بۆ بکرێت و ئاخر قسەم بۆ بەڕێستان ئەویش ئەوەیە تەلەڤیزۆن و ڕادیۆکان لە وڵات بێت وڵاتێک ئەگەر حکومڕانێکی باش و چاک و ئیدارێکی باش و چاکی هەبێت من ینی ئومێدم دەخواست وەزارەتی پەروەردە لە ڕێی قانونێکەوە لە ڕێی پەرلەمانەوە یان لە ڕێی وەزارەتی ناوخۆوە یان لە ڕێی وەزارەتی گەیاندنەوە ئیجباری و تەلەڤیزۆن و ڕادیۆنەکانی بکردایە ئیجازەی تازە نەکرایەتەوە بۆ تەلەڤیزۆن و ڕادیۆکان ئەگەر مەجموعەیەک بەرنامەی پەروەردەی نەبووە هەر تەلەڤیزۆنێک کە بەس بە کەناڵەکەی ئێوەشەوە ساڵانە ئیجازت بۆ تازاکرێت و بیوتایە قایمەی بەرنامەکانتم بۆ بێنە لە 20 بەرنامەی سیاست مێشکی خەڵک فێری سیاسەتەکەن ئەبێ لە 105 بەرنامەی پەروەردە بێ ئەگەر نامن ئیجازەکەت بۆ تازە ناکەمەوە ئەمە لە هەنێ وڵات ئاوا پەیڕەو کراوە ڕادیۆیەکە هەیە تۆ 20 ساعت 24 ساعت گۆرانی و تەرتیبات و شت بەدوی بەگوێی خەڵکە ئیجبار بکرێت تۆ بێ بەدانی کەمەوە هەفتانە بۆ نە 4 ساعت پەروەردەتە بێ بەو شێوازە دەکرێت کاریگەری لە ناو کۆمەلگادا دروستکرێت لە ڕاستیە ئێمە کۆمەڵگەیەکین تازە بیر لە هەندێک شتەکەینەوە یعنی داگیرکراو بووین تووشی کێشەی زۆر هاتوین لە ناو کۆمەڵگاکەمانە تەنانەت ئێستاش هەویە و پێناسێکی خۆمان نییە
یعنی ئێمە دائما شتە سلبیەکانیش نەخوێنینەوە ئەو شتانەی کە عوزرێکیش بۆ دەسەڵاتداران و بۆ خەڵکانی ئەم وڵاتە بێنینەوەوانێک کە ئەم پرۆسیان بەدەستەوە گرتووە ڕاستیا خەڵکانێک کە هاتوونەتە شۆڕشیان کردووە و دوایی هاتوونەتە ناو دەسەڵاتەوە ئەمە گەورەترین کێشەی ئەم وڵاتە بووە کابرا لە سەرەتاوە دژی حکومەت بووە ئێستا هێت حکومەت بنیادەنێ ئەمە گەورەترین کێشەیە ئەمە چۆن نەتوانێت حکومەت بنیاد بنێ بۆیە تاوەکو 15-20 ساڵیش هەر نازانیوە چۆن ئەم وڵاتە بەڕێوە بەرن یعنی زۆر جار غەڵەتی گەورە کراوە لە مەجای پەروەردەیە ئەنواع مەناهیج تێکەڵ کراوە بۆیە گەورەترین زەربە کە بەر کەرتی پەروەردە کەوتووە ئیزدیواجیەتە یعنی لە پەروەردەیە یعنی مناڵانی ئەم وڵاتە زۆر زار بوونەتە قوربانی حەق ئەوەی کە منهجێ پرۆگرامێ بە تاقی کراوەوە دوای ئەم پرۆگرامە بە کەڵک نهاتۆ گۆڕیانە کردویانە بە یەکێکی تر منهجی وڵاتێکیان بۆ کۆپیکراوی هێناوە دایەنێن ینی سێرەکەی ینی ئەمە تایبەت لە عملی پەروەردە و تعلیمە یانی زۆر شتی تریش هەیە ئەگەر بلێکی بدەیتەوانێ بۆ نمونە ینی شەڕی ناوخۆ یان بۆ نمونە کللتوری کۆنی هەڵەی باوکو داکەکان ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر عملی پەروەردەبوونی هەڵا ئەتە وڵاتەکەی خۆشمان بەڕاستی چونکە هەویەی نییە ینی نەیتوانی وەکو پێویست بیرکاتەوە عاقڵەکانیان گەورەکانیان زاناکانیان مامۆستاکانیان ئێستا وردەوەردا بیر لەو مەسەلەیە بەجددی ئەکرێتەوە مەسەلەی پەروەردە ینی ئیشێکی ماتە ینی کاریگەریەکی مات بەجێڵە ینی وردە ئەڕوا ینی بە ساڵێک و بە دوان و بەدە ینی نەتیجەکانی دەرناکەوێت یعنی ئێستا هەندێک پرۆسەکە لەم وڵاتەیە وردە بیری لێکراوەتەوە سێرەکەی کاریگەری خۆی وردە بە 10 ساڵ و 20 ساڵی تر بەجێهێڵە یعنی ئێستا بۆ نمونە وەزارەتەکان بیریان لە ساڵی 2010 بەولاوە بیریان لە ناردنی بێعسات کردەوە ناردنی قوتابی بۆ دەرەوە خوێنکار بۆ دەرەوە ئەم خوێنکارانە کە ئەگەڕێنەوە خۆ بە ساڵێک و بەدوان نەتائیز نادا این سێرەکەی ئەم کاریگەریانە زۆر تەخیرە بێ یعنی بۆیە حتمما ئەو کەم تەرخەمی ئێستا کاریگەری زۆری لەسەر ئەم جیلە بەجێهێشتووە بەڵام لە جیلەکانی داهاتووە هەستەکەی وردە ئەنجا ئەم پرۆسەیە ئەگەر دەستکاری نەکرێ و تێکەڵ نەکرێ و بەدەر لەو هەموو کەم و کوڕێک کە هەشێتی تەواان باشتر ئەبێ لەوەی کە لە جیلەکانی پێشوا هەبووە پەروەردە و پێگەیاندن کاریگەری بەجێهێڵاوە لەسەر کۆمەڵگا زۆر کاریگەری چاکیشی لەسەر کۆمەڵگا بەجێهێڵاوە بەڵام تۆ ئەکرێت بەو مانایە بڵێ کاریگەریەکی دروستی لەسەر کۆمەڵگا دروست نەبووە ئەمڕۆ بەڕاستی ئێمە نازانین بۆ فێرە بین و نازانین چۆن فێرە بین نازانین بۆ پەروەردەکەین و نازانین چۆن پەروەردەکەین ئەمە هۆ کارە سەرکیەکەیە بەڵام لەوە چێ خەڵکێک لە پشت پەروەردەبوونی کۆمەڵگاوە بێ واتە فەلسەفەیەک هەبێ لە پشت پەروەردەبوونی کۆمەڵگاوە بەڵام ئەمە بە شێوازێکی مەدروسی ئێمە بە ئاگانین لێ ئەمە لە پێناویی لەو ئێمە تەبانەمێ بێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە کۆمەڵە شت کاریگەری لەسەر پەروەردە ئەبێکە کە باسێکەکەی بۆ بە شێوازێکی مەدروست پەروەردە کاریگەری لەسەر کۆمەڵگەکە دروست نەکراوە تەبەن ئێمە پێویستمان بە مامۆستای باشە نابێ خەڵخۆی پەروەردەکە تاک پێویستی بە ڕێبەرێک هەیە پاشان پێویستی بە مەنهەجێتێک هەیە پێویستی بە مەنهەج هەیە باشە کەواتە تاک پێویستی بەم شتانە هەیە واتە ئەگەر مرۆڤ بۆیە یەکێک لەو شتانە کە ئەفلاتۆن ئەڵێ مرۆڤکەی ئەتوانێت زۆر فێر بێ کاڵم پەروەردە و پێگەیاندن بەهۆی چیوەیە بۆی فێربوونە ئەڵێ پێویستە هەموو کاتێ خۆی بە چی بزانێ هەموو کاتێ خۆی بە قوتابی بزانێ باشە بۆی چی بێ بۆی فێر بێ بەڵام ئێمە سیرەکەی ئەگەینە قۆناغێک خۆمان زۆر پێگەورەیە بۆی هەوڵ نادەین چی بکەین هەوڵ نادەین فێر بین کە مرۆڤیش فێر نەبوو ناتوانێت پەروەردەیەکی دروست وەرگرێ بۆیە ئێمە پێویستمان بەچیە پێویستمان بەوێ ئەگەر ڕێکخراوە ئەبێ بزانێت چۆن ئەو منهەجیەتەی ئەو کەسانەی کە لە پشت پەروەردەکردن ئەو خولانەی کە ئەیکەنەوە پێویستە منهەجیەتێکی دیاریکراوی هەبێ نەک ئامە خۆی خەڵک بەچی پەروەردە بێ خەڵک لەسەر ئامانجی ئەو هۆکارە پەروەردە ئەبێ کە کاریگەری لەسەر دروستەکە بۆ نمونە سەیری کەناڵەکانی ئەعلام بکەن
کەناڵێک هەیە خەڵک پەروەردەکە لە سوی خەڵک تووڕە بێ خەڵک تووڕە بێ کەناڵێکی شێ سێرەکە واکە لە خەڵک بێدەنگ بێ ئەها بێدەنگ بنەوە مەزع باشە بێ ئینشاءڵڵا ئەمە خەڵکێک پەروەردەکە لەسەر ئەساسە وانە واتە پەروەردەبوونی تاک بەڵام سێرەکەی ئەمڕۆ خراپترین شتێک لە ناو کۆمەڵگەی کوردیا کە ناتوانین پەروەردەیەکی تەندروستی باش وەرگرین کەناڵەکان دژی یەکەن کەناڵەکان دژی یەکەن واتە ئەو کەناڵانەی کە کاریگەریان هەیە لەسەر پەروەردەبوونی تاک ئەم سەریان لە تاک شێواندووە واتە سێرەکەی ئەمڕۆ بۆ نمونە ئەمانەوێ ئێمە کە لە سەرەتای پێناسێکی پەروەردەمان کردمان کەسێک پێویستە کە پەروەردەیەکی باشێ بێ بێ ئینتیمایەکی نیشتیمانی باشی هەبێ باشە کاتێک گەنجێک تاکێک ڕەخنە ئەگرێ یەکسەر ئەم گەنج و تاکە دژایەتی ئەکرێ کەواتە سێرەکەی ئەمە بێتە هۆکارەوەی کە ئەم گەنجە ئینتیمای لاواز بێ باشە واتە فرەیی و جیاوازی و هۆکاری کەناڵەکان بۆ پەروەردەبوونی تاکسێرەکەی پەروەردەی تاکی کۆمەڵگەی کوردی خەریکە بشێوێنرێ بۆیە پێویستە لە هەندێک شتی گشتیە پێویستە ئاراستەکان بە یەک ئاراستە بن بۆچی بۆ ئەوی لە شتە نەتەوەیەکانە لە شتە پەروەردەی حەساسەکانە تاکی کۆمەڵگەی کوردی بە شێوازێکی تەندروست پەروەردە بکرێت ڕێک بە کورتی دەتوانین بڵێن ئەو کاریگەریانە هۆکاری ڕێخۆشکار نەبوون بۆیان و بە پێچەوانەوە زۆر زاریش دەبیندرێ بەداخەوە کۆمەڵێک بەرپرسی نابەرپرسیار لە پێگە و ڕۆڵی بەرپرسیارەتی خۆیان کەم کردوتەوە بە پێچەوانەی ئاراستەی پێداویستەکانی میلەت هەنگاویان ناوە چەندین وەزیرمان بینیوە لە دوای بەجێهێنانی پۆستی وەزارەتەکەی لە وەزارەتە زۆر هەستیارەکان وەکو پەروەردە وەکو وەزارەتی خوێندنی باڵا وەکو هەموو ئەو وەزارەتانەی کە پلان و پرۆگرام دانان بۆ وڵات تەمەشا دەکەی دوایی بە زمانی حاڵ و بەڕاشکاوانە لەبەر چاوی خەڵک گوتیان نەخۆمان و نە ئەوانەی ڕاوێشکار بوون لە دەوری ئێمە شایستە و ئەهل بوون باشە دەستخۆش بۆ ئەوەی کە ئەترافکە بە ئەوی بەڵام ئایا ئەزمونێکی دیکە خراە جێ ئەوانە بەرپرسیارە گەورەکان چ شتێکی دیکەیان خست کە جارێککە هەڵەیە دووبارە نەبیتەوە یعنی بەڕاستی ئەوانە من لێرەوە هەر زۆر بە کورتی دەڵێم فەرم و ئەزمموی زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان سەرنج بدەین ئاماژەیان پێ بکەین زۆرترینی داهات دەستنیشان دەکرێت لە چی بەس لە پێشکەشکردنی بەحث و توێژینەوە بۆ بەرەو پێشچوونی سیستەمی وڵات بۆ چاکردنی ئەو خەلەل و گرفتانەی کە لە وڵات هەبوو پێشتر بۆ توێژینەوە ینی وڵاتێکی وەکو تورکیا ساڵانە ڕێژەیەکی خەیالی دیاری دەکا بەس بە ئەوی ئەو توێژینەوە زانستیانە تێدا دیاری بکرێت سیستەمی وڵات لەو بوارەوە لەو بەشەوە لە ڕووی پەروەردە و منهەجەوە لە ڕووی پرۆگرامەوە لە ڕووی پێگەیاندنی لە ڕووی فکرە ئەو گەنجانەی داهێنکاریان هەیە یا ئەو کەسانەی کە خەبیرن ئەزمون و شارەزاییان هەیە چۆن ئەزمون وەرگرن چۆن سیستەمی وڵات بەرەو پێش ببن بەڕاستی ئەوە پێویست ئەگەر لە کوردستانی خۆمانەوە پرسیار لە بەرپرسان بکرێت کوان ئەو توێژینەوە و لێکۆڵینەوە و بەحثانەی کە بۆ بەرەو پێشچوونی ئابووری کوردستان مەسەلەن نراون کوا وەزارەتی بوونمونە فلانە وەزارەتە کە بەرپرسیارەتی لەو ڕۆڵە هەیە هەولیدا پەروەردە کوا ئامانجەکانی جاری وهەیە شەکوا و گلەیی خەڵکیش پێیان دەگا کە لەوەوە خەلەل و نوقسانێکی زۆر هەبووە کە دەکرا ئەوە خەڵک گوێی بۆ بگیرێ و چارەسەرەکەی زۆر جاریش بەداخەوە بەرپرسان یا وەزارەتەکانی پەیوەست بەو بابەتە دەیبنەوە سەر کێشەی اقتصاد داهات و لێرەوە مەڕاشکاوانە دەڵێن فەرم و ئەزمموی زۆرێک لە وڵاتان چارەسەر کراوە بەشێکی لە ڕێی فکرەوە بووە لە ڕێی عەقڵ و منتیقەوە بووە لە ڕێی ئامادەسازیەوە بوو لە ڕێی ویست و حەز بووە هەمووی پەیوەست نەبووە بە پارە و بەداهاتەوە بۆیە دیسان من لێرە دەڵێم لە کاتێک کە ئێستا خەڵک باسی زۆر وشەی قەیران زۆر زەق کراوەتەوە زیاد لە ئاستی خۆی بەڵام ئەوەش ناگاتە پاشان ئێستا گەنج بەشێکی ئەو تاقی پێیەتی مەحدود لە شوێنێکی ئاستێکی خۆی وەستاندووە حکومت تۆمەتبارەکە دەسەڵاتی سیاسی تۆمەتبارەکە بەڵێ ئەوانە من وەکو باسم کرد هەمووی بەرپرسیارەتیان هەیە و مێژوش لەسەریان ئەوە تۆمارەکات باشە بەڵام وەرە خۆت لە چ ئاستێکدا هەی لێرە بە هەڵوێستەیە بکەین بچینە وڵاتانی دەرەوە کە قەیرانی مادیان نییە کە گرفت و کێشەیان نییە کە سیستەمی وڵاتیان بە شێوازێک لە شێوازەکان نظام قانون یاسا کاری پێ دەکرێت وەرە بابزانین لەوێ ئەو گەنجانەی کە معاناتیان هەیە کە کێشەیان هەیە کە حاڵەتێکی دەرونی ناتەندروست و جێگیریان هەیە دەتوانن حکومەتەکەیان تۆمەتبارکەن نەخودی خۆیانە بەڵێ ژینگەکان دەوریان هەیە بەڵام خودی خۆی ئامادە باشێکی نەبوو بۆیە ئەبینی ڕێژەی بۆ نمونە مەسەلەی نەبوونی زەواج یا کێشەی کۆمەڵایەتی لە ڕەفاهێت و خۆشی زیاترە لە وڵاتانەی کە ناخۆشییان تێدا هەیە
جیابوونەوە تەلاق درەنگی زەواجی گەنجان کوڕ و کچ ڕێژەی قەیرەیی مەسەلەن هەموو ئەوانە تەماشا دەکەی با گەنجانمان لێرەوە خۆیان تووشی یەسێک نەکەن کە بڵێن تەنها حکوومەت تەنها قەیران تەنها وڵات نە خودی تاقەی گەنجان ئامادەباشی بۆیان جارێکی دیکە مطالعەیەک خوێندنەوەیەک دراسەیەک هەموو ئەوانە وزە دەدات و هەندێک جاریش بەڕاستی شەهادە خوێندن پێوەرن هەمومان دەبێت و قەناعەتەمان هەبی تا میلەتێک تاکەکانی خوێندەوار بێ بە دوای خوێندن و ئاستی زانستی بەرزتر ببە هێشتا ئەوە هەر وەکو بڵێ کەمە و قەت قەناعەت نەکا بەڵام ئەوەشیان نەکەینە هۆکارێک لە زۆربەی وڵاتەکان تەماشا دەکەی کەسێک لە ڕووی ئەکادیمیشەوە بۆی نەڕەخساوە بەڵام هیمەتی خۆی تاقەی خۆی دەرفەتەکانی ژیان سوودی لەوەرگرتێ تەماشا دەکەی لە ئاستی مامۆسایەکی زانکۆ زیاتر ئەو گەنجە ناوبانجی هەیە تەماشا دەکەی ئافرەتێکی بەتەمەن بەڵام هیمەتێکی بەرز چەندین پرۆژەی خێرخوازی هەیە لە ئاستی زانکۆیەکان و لە ئاستی شوێنەوە بەرهێنا ناوبانگەکان ڕۆڵی کەمتر نییە بۆیەوە هەر یەکێک لێ میلەتی کورد الحەمدوللا بەدەیها پێناسە و پێوەری جوان بەناوبانگە واللهی ئەگەر بە شێوازێکی زۆر جوان مامەڵەمان لەگەڵ ئەو ڕۆڵ بەرپرسیاریانەتە کرد ئەو کەلتور و دابوونەریتە جوانانە بە شێوازێکی جوان زیندوو بکەینەوە ئەمەل بدەینەوە یەکتر بڕواتان هەبی ئەو وڵاتەی خۆمان پڕیەتی لە نیعمەت پڕیەتی لەو گەوهەر پڕیەتی لە دەستکەوتی زۆر گەورە دەتوانین ئەو میلەتی خۆمان بە شێوازێک هەریەکە لە ئاستی خۆمان ئەمەلی بۆ دروستکەینەوە شان بەشانی میلەتانی دیکە یعنی شتێکی زۆر کورت پێم خۆشە بڵێم بە کورتی و بە خێرایی ئەو نیعمەتەی خۆی پەروەردگار بە خەڵکی کوردستانی بەخشیوە شاهدی خەڵکی دیکە بۆ ئەوە هەیە تەماشا دەکەی قوتابیانمان لە ئاستی جیاوازی خوێندن بەتابەتی لە خوێندنی باڵا ڕوو لە هەر یەکێک لە وڵاتەکان دەکەن هەمویان ئەو شاهدن دەڵێ خی گەورە عەقڵێک و توانایەکی داوەتە میلەتی کورد نەتەوەی کورد لە ئاستی میلەتەکانی دیکە نابینرێ لە ڕووی فێربوونی زمان لە ڕووی بەدەستهێنانی کۆمەڵێک بواری زۆر دقیق و ورد لە تەشخیص ئەوە شاهدیەکە بۆ نەتەوەی کوردراوە من ئەو ئەمەلە ئەو توانایە دەدەمەوە گەنجانی خۆمان و نەتەوەی کورد بەڕاستی زۆر پێوەەر هەیە هەموو میلەتان و لە ڕووی مەواقعی سیاسیشەوە و لە ڕووی خزمەت بە پرۆژەی ئیسلامیشەوە تەماشا دەکەی لە هەر دەسەڵاتێکی ئیسلامی خەلیفەکانەوە بگرە بە دوای ئەوانەدا هەر معاناتێکی گەورە بەسەر ئومەتی ئیسلامی داهاتیە کورد ڕۆڵێکی زۆر جوامێرانە و مەردانەی هەبووە لە ڕووی مێژیەوە لە ڕووی دیفاعیش لە پیرۆزیە ئیسلامیەکانیشەوە.